ئالانی تەمەن 15 ساڵ و ئەلەندی تەمەن 9 ساڵ ئەو دوو برا منداڵن کە نزیکەی 15 ڕۆژبەر لە ئێستا لە کاتی سەفەرکردن بۆ وڵاتانی ئەوروپا لەلایەن زەرباوکو و دایکیان لە یەکێک لە میترۆکانی ئەستەمبۆڵ جێهێڵدران. دوای ڕادەستکردنیان بە کۆنسوڵخانەی عێراق لە تورکیا، فیدراسیۆنی پەنابەرانی هەرێمی کوردستان هەوڵی تەواویان بۆدان و دوجار شەوی 15 ئەم مانگە لە ڕێگەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیەوە گەڕێنرانەوە کوردستان و بە کەسوکارەکانیان شاد کرانەوە. لەلایەن قۆنسوڵی عێراقا پەیوەندیان بە ئێمە کرد، وتیان پەیوەندیان بە کاگاری کرد، کاگاری جەنابیت پەیوەندی بە من کرد، من چوومە هەنایان تر جوازیانمان بۆ کرد و هێنامانەوە بۆ سلێمانی. ڕەوشی و مناڵانە چۆن بوو کاتێک کە تووشی وەرێگرتن و جێهێڵدرابوو؟ زۆر خراپ بوون، بەز ئەگریان نەیانەزانێت چی بکەن، جلیشیان نەبوو لە بەریا، جلێکی چاشیان نەبوو. کاگ ئاراز خۆشبێت جلیانی بۆ کڕی و خەڵک زۆر یارمەتیانی. ئەو دوو منداڵە خەڵکی ناحی پیرەمەگرونن. ئالانی براگەورەی ئەلەن چیرۆکی جێهێشتنیان لەلایەن زەرباوکو و دایکیەوە بە چاوی پڕفرمێسکەوە دەگێڕێتەوە و ڕای دەگەێنێت لە غەریبیدا بارودۆخیان زۆر خراپ بووە. من ئالان ئیبراهیم ئیسماعیل، تەمەنم 2002 یەکێکی 2002 چین بۆ ئەستەمبۆڵ، لە ئەستەمبۆڵ لە ئاکسەرای لەوێ بەجێیان هێشتین. کێ بەجێهێشتن؟ دایکم و ئەو باوکەزڕم. هەستان چۆن بوو دوایکە بەجێیان هێشتن؟ وەڵایی زۆر ناخۆشم. ڕووتان کرد لەکوێ؟ وەڵایی لای میترۆکە ئامۆستایەکی خۆم تەلەفۆنی بۆ کاگاراز کرد بوو، لەوێ ئەو یارمەتی بدەین. هەتا دە ڕۆژێک لە شوقەکەیەوە بووین، ئەنجا بردنی بۆ سەفارەت، لەوێش ئەو پاسپۆرتی بۆ کردین و ڕەوانەی کردینەوە. ئێوە ون بوونیان جیان هێشت؟ جیان هێشتی. خۆیان وتیان جێتان نێڵین لەبەروی ناتوانن؟ بە تاکید شتێکی وایان نەگوت بوو کە شتێکی وا بەیانی ئێمەیان بەجێهێشت. ویسیان نەتان بەر لەگەڵ؟ بەڵێ بە تاکی وە، دیارە پارەیەمان پێنە بە شتێکی. ڕەوشتان خراپ بوو لەوێ لە تورکیا؟ وەڵای یارێ وەڵە شۆنەکە غەریبەتی. هیچ ڕۆژە بەتەنیا نەمانەوە لەوێ؟ نەخێر. هەستی چۆن ئەم شەو کە بە برا و بە کەسوکار؟ زۆر دڵخۆشم، هیچ کەشم نییە، زۆر سپاسیێوەشەکەم. چیقت بووی لەوەی لە تورکیا؟ بەڵێ. هەستەکە بێتەوە سلێمانی؟ بەڵێ. چیاڵی بە کەسوکارەکەت؟ داویتیان لێگەی؟ کوردستان خۆشە؟ بەڵێ. برا گەورەکەی ئالان و ئەلەندی بەجێهێڵدرا و زۆر هەست بە خۆشحاڵی دەکات کە براکانی بە سەلامەتی گەڕاونەتەوە کوردستان و پێیان شاد بوونەتەوە. لە پیرەمەگرن ڕشتم بۆ زاخۆ، لە زاخۆ ڕشتم بۆ تورکیا، بەو ماوەی 15 شەو 20 شەو دابڕاون. ئەگەر دابڕاون لەگەڵ ڕاگەیاندنەکان و لەو فێسبووکەوە ئاگادارکراینەوە ئەوان برایە من زۆر هەستم خۆش، یعنی یەخشتم بۆ ناوتر لە خۆشیان. هاوکادەر لەگەڵ گەڕانەوەی ئەو دوو منداڵەدا فیدراسیۆنی پەنابەران 4 پەنابەری کوردیان گەڕاندەوە هەرێمی کوردستان کە ماوەی مانگێکە لەلایەن هێزەکانی تورکیاوە دەستگیر کراون. ماوەی مانگەکە لە ئەدرنە سزنم و بەڕاستی مامەڵەیشیان ئەو باشە نییە، یعنی سەری هەر هاوڵاتی کوردەکەی لەوێ بێزارە لە خۆی، یعنی هاوکاری پێ ناگات، بەس هاوڵاتی کوردی ژوایە، نازان بۆچی. بەڕاستی زۆر دڵخۆشین، باوەڕەکەی من سبەی شەو نەخەوتم تا هاتوم باگیان کردوم دیپۆرتم بکەنەوە، ینی زۆر ناخۆش ڕاستەکەی. لە ڕێی کێوە ئازاد کرانەوە هەوڵتان بۆ درا؟ لە ڕێی فیدراسیۆنی پەنابەرانەوە بوو؟ بەڵێ. هەوڵێن جاریچکە بگەڕێنەوە بۆ تاراوگە و ڕووبکەنەوە و ڕێگە ناخۆشە؟ بەتاکید نەخێر. دیارەمەکو فیدراسیۆنی پەنابەران زۆر خۆشحاڵین و زۆر دەستخۆشی لە کاکە کوردەکەین و کاک ئاراز لە تورکیا ئەوە برادرانی قونسوڵگەری کە لەم ماوەی هاوکارمان بوون بۆ ئەوەی کە ڕایکردنی مامەڵەی یاسای ئەمانە بەداخەوە ئەمان لە خوار و تەمەن 18 ساڵن دیارە لەلایەن دایکیان و باوە پیارەکە کە لەوێ جیان هێشتون، دیارە مودەیەکی خایان هەتاوەکو مامەڵای یاسایەکانمان بۆ جێبەجێکردن و بۆ ئێستا بە کەسوکاریان بە براکەیان و بە خوشکەکان لێرە شاد بوون و هیوای تەمەند درێژیان بۆ خواسی. سوپاس و پێزانین بۆ برای بەڕێزمان کاک شێخلاور بگەێنم بۆی کە تێچووی مەسروفی ئەم مناڵانەی گرتە ئەسۆ بۆ گەڕانەوەیان بۆ ئێرە بۆ هەرێمی کوردستان. بەڵێ دیارە لە ماوەی یەک مانگی ڕابردووای ئەمەوەکو فیدراسیۆنی پەنابەران بە هاوکاری نوێنەرایەتی تورکیامان کاکە کوردە دیارە زیاتر لە 6 بۆ 7 پەنابەر لە گرتوخانە جیاجیاکانی تورکیا ئێمە ئازادمان کردوون و ڕۆژانە ئەمانە بە بەردەوامی ئەگەڕێنەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغاد. ئالان و ئەلەند ئیبراهیم سەعید خەڵکی ناحی پیرەمەگرون و سەفەرکردنیان بۆ وڵاتانی ئەوروپا نەبووە مای دڵخۆشیان، ئەوەش بەهۆی مامەڵەی خراپی زەرباوکەکەیان کە لە ئەستەمبۆڵ بێکەس جێهێشتە بوون. بەڵام وە کەسوکارەکانیان ڕای دەگەێنن ئیدی لە مەودووە نایەڵن ئەو دوو منداڵە بچنەوە ژێرسایی زەرباوکیان و بۆ ئەو مەبەستەش سکاڵای یاسایی
لەسەر زڕباوکەکەیان تۆمار دەکەن. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.